بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست. دوای 16 ساڵ لە ڕوخانی باز کورد ئێستا لە ناوچە دابڕێنراوەکان پەراوێز کراوە. لە ماوەی حکمی 14 ساڵی پارتوویەکێتیش لەو ناوچانە نەتوانراوە ئەزمونێکی باش پێشکەش بکرێەوە پرۆژەیەکی نیشتیمانی بۆ ماوەڵەکردن لەگەڵ ئەو ناوچانە نەبووە. بە میاندەرێک لە بەڕێزان مەلا فەرمان محەممەد ئەندامی جڤاتی نیشتیمانی گۆران کە لە کەرکووکەوە لەگەڵمان هەروە لە چەمچەماڵەوە ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاو توی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. دوای 16 ساڵ لە ڕوخانی ڕژێمی بەعەز کورد لە ناوچە دابڕێنراوەکان پەراوێز کراوە. بە درێژایی مێژوو یەکێک لە خاڵە ناکۆکەکانی نێوان دەسەڵاتدارانی عێراق و کورد پرسی ناوچە دابڕێنراوەکان بووە تا ئەم ساتەش چارەسەر نەکراوە. دوای ڕوخانی ڕژێمی بەعەز پارتیویەکێتی لە بەشێکی زۆری ناوچە دابڕێنراوەکان دەسەڵاتیان هەبوو، بەڵام ئیدارەیەکی زۆر خراپی ئەو ناوچانیان کرد و ئەزموونی دوویدارەیی و دوێزیان دووبارە کردەوە. ئەمە ژوای کرد پێکاتەکانی دیکە دژی گەڕاندنەوەی ناوچە دابڕێنراوەکان و دەسەڵاتی کوردی بن. لە دەستوری هەمیشەیی عێراقیش بۆ چارەسەرکردنی کێشەی ناوچە دابڕێنراوەکان مادەی 140 دانرا کە پێکاتبوو لایەک لە قۆناغەکانی یاساییکردنەوە ئەنجامدانی سەرژمێری و ڕاپرسی دەبوایە مادەکە تاوەکو کۆتایی ساڵی 2007 جێبەجێ کرابایە، بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە. هاوکات لە کاتی سەرهەڵدانی داعش لە 2014 هێزی پێشمەرگەی کوردستان توانی لە 95 خاکی ناوچە دابڕێنراوەکان کۆنتڕۆڵ بکاتەوە، بەڵام سەرنجام بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر پارتیویەکێتی لە ماوەی 48 کاتژمێردا لە 150 خاکی کوردستانیان دۆڕاند. ئێستاش لەبەر بەرژەوەندی حیزبی بۆ ئاساییکردنەوەی دۆخی ناوچە دابڕێنراوەکان ڕێک ناکەون، خەڵکی ئەو ناوچانەش بۆتە قوربانی ململانی حیزبیەکان. مێژووی 14 ساڵەی حکومڕانی پارتیویەکێتی لە ناوچەکانی مادەی 140 ئەوەمان پێدەڵێت هیچ کاتێک پرۆژەیەکی نیشتیمانیان بۆ چارەسەری کێشەی خاک نەبووە. ناوچە دابڕێنراوەکان پارێزگای کەرکووک و ناوچە کوردیەکانی پارێزگای نینەوە و دیالە و سەڵاحەدین دەگرێتەوە. ئەو ناوچانە لە 150 خاکی باشووری کوردستان پێک دەهێنن. جارێکتر سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک ڕێباز ئەگەر سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی باسی دۆخی ناوچە دابڕێنراوەکان بکەین دوای 16 ساڵ لە ڕوخانی بەعەز. ئێستا ئەو ناوچانە لە چ دۆخێکدا؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوی خوای پەروەردگار لە جەنابەت و لە بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها لە میوانە بەڕێزەکەشتان. دیارە لە دوای 16 ساڵ دۆخی کەرکووک ئێستا دۆخێکی نەخوازراوە. بەڕاستی ئەوەی کە ئێستا لە کەرکووک ئاکرێ ئەو هەڵانەی کە کورد کردووی دیسان ئێستا ئەو هێز و دەسەڵاتی کە ئێستا لە کەرکووکایە ئەنجامی ئەدا لە تەجاوزات و لە کۆمەڵە قانون و یاسای کە پێچەوانەی پێکەوە ژیانە لە کەرکووک پیادە ئەکرێ و کورد بە هیچ شێوەیەک هیچ ڕۆڵێکی پێنادرێ و هیچ ڕۆڵێک نابینێ لە کەرکووکە. و ئەوەی ئێستا لە کەرکووکە تەنها هێزێکی سەربازی کە دەسەڵاتی کەرکووکی گرتووە دەجەست بە هەموو شێوێک ئەوەی کە خۆی بەباش و بە چاکی ئەزانێ هەر لە گۆڕینی بەرپرسانی ئیداری و حکومی، هەر لە جێگۆرچێکردنی بەرپرسانی ئیداری، هەروەها لە پەراوێزکردنی کورد بە هەموو شێوێک لە
لە نێو دەسەڵاتدارایی کەرکووکە. بۆیە بەڕاستی دۆخێکی نەخوازراوە و کورد زۆر نیگەرانە لەو حاڵی کە ئێستا لە کەرکووکە ئەگوزارێ. ئەمەش ئەگەر بڵێن هەڵەیەکە ڕاستە، پێشتر کوردیش هەمان هەڵی کردوێتەوە، ئێستاش بە هەمان شێوە ئەمان هەوڵی سڕینەوەی بەرامبەر و بڕیاری تاکلایەنانە و پەراوێزخستنی لایەنێکیان پێکاتێکی گرنگی شاری کەرکووک وەکو کورد دیارە نیگەرانێکی زۆری لای هەمووان دروست کردەوە. بۆ شێوێش بەڕاستی دۆخێکی نەخوازراوە بۆ شێوێش تێناپەڕێ. باشە، بە دیاریکراوی هەڵەکانی ئێستا چین بەڕێز داماژەت پێکرد مەسلەی تعریب بەس جگە لەوە هەڵی چی هەیە ئێستا لە ناوچە دابڕێنراوەکان جگە لە کەرکووک مەسەلە نێمە ناوچەی دیکەشمانەیە مەسەلەن لە پارێزگەی نینەوە لە سەڵاح حەدین دۆخی مەسەلەن کورد لەو ناوچانەیە یاخود ئێستا و هەڵانەی کە بەرامبەر بە کورد دەکرێن چین لەو ناوچانە؟ یەکێ لەو هەڵانەی کە ئێستا بەرامبەر بە کورد دەکرێت کە جارێ پەراوێزخستنی کووردە لە هەموو ڕووەکانەوە. دوو مەسائلی تەجاوزاتە عەرەبی هێنراوەتە کەرکووکەوە بە شێوەیەکی گشتی و زۆر و خانوو دروست ئەکەن و بە شێوەیەکی یەکجار دەرگیان بۆ کراوەتەوە و هیچ کەسێک ناتوانێت ڕێگریان لێ بکە و بە شێوەیەکی واکە لەم لاو لەولاو عنی عەرەبی هاوردە ئەهێنن و هەموو ڕێگا خۆشکردنێکیان بۆ کراوە لە نەقڵکردنی تەموینی لە کۆمەڵێک شتی تر و ئێستا لە ڕۆڵی ئەمنیە کورد فەراوێز کراوە، هیچ شتێکی بەدەست نییە و شتێک ئەکرێ ناتوانانی یعنی بەڕاستی سکاڵا نازانی بۆ چۆبەری ئەوەی کە زۆر جار پاکتاوی ڕەگەزی پێوترێ، زۆر جار تەعاسوبی پێکهاتەیی کە لە کەرکووکە ئێستا پیادە ئەکرێ. ئەمانە کۆمەڵێکن لەو خاڵانەی کە ئێستا بەتایبەتی لە کەرکووک و لە ناوچە دابڕاوەرەکان ئێمە دوو زمان هەیە تا ئێستا خەڵکی ئەو شوێنانە نەگەڕاونەتەوە، ناتوانن بگەڕێنەوە و تا ئێستاش یعنی ڕۆڵێکی ئەوتۆک و پێش 16 ئۆکتۆبەر نەک ئەوە بەڵکو ڕوبعێکی ئەوەش کە لە دەستورە ئاماژەی پێدراوە کە کورد پێکاتی سەرەکیە لە عێراقا، بەڵام ئەو پێکاتە سەرەکی ئێستا هەمووی لەسەر ئەساسی پێکهاتەکان تەوزیع نەکراوە، بەڵکو ئێستا هەر لایەنێک هەموو دەسەڵاتەکانی قۆڕ کردو بە بڕیاری خۆی، هەموو بڕیارەکان لای خۆیەتی خۆی بڕیاری بۆ ئەدا. بەڵێ سوپاس دەکەم. دواتەگەڕێمەوە لای بەڕێز قسە لەسەر هەڵەکانی لایەنە کوردیەکانیش دەکەین لەو ناوچە دابڕێنراوەکە. دەگەڕێمەوە لای بەڕێز کاک مەلا فەرمان، زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان. دەمەوێت ینی سەرنجی بەڕێز بزانم لەبارەوەی کە بۆچی کورد دوای 16 ساڵ مەسەلەن لەم ناوچانە پەراوێز کراوە بەتایبەتی بە دیاریکراوی مادەیەک کە بوو بە مادەی 140 کە دەستوری عێراق چەسپێنراوە، بۆچی نەتوانرات تەنانەت ئەم مادەیەش جێبەجێکرێ و ئەم پرسە بە هەڵپەسێردراوی ماوەتەوە؟ سپاسەوە ڕێزم بۆ کاگرێباز و تەواوی بینەرانی کەناڵەکەتان هەیە و ڕێزم بۆ جەنابیشە هەیە. زۆر سوپاس. ئەگەر ئیجازەم بەی هۆکارەکەی زیاتر ئەمێ بگەڕێمە بۆ دواوە کەمێک. باڵە فەرموو. یعنی سیرکەین ئەگەر هەموو ئەو هەلوو فرسەتانەی کە بۆ کورد هاتوۆتە پێشەوە و هاتووە ڕێک خراوە و خراوتە بەردەستی کورد، فەرقەکە لێرەیە ینی قیادەی کوردی و خەڵقی کورد بۆ خۆی هەلەکانی نەڕەخساندووە، هەلەکانی دروست نەکردووە، بەڵکە بۆی دروست کراوە. مەسەن دەیان فرسەت هەیە، مەسە لە ئێرانە بۆی ڕێکەوتووە، لە تورکیا بۆی ڕێکەوتووە، لە سووریا بۆی ڕێکەوتووە، بەڵام هیچی ئەمەنەی لە عێراقا لە کوردستانی عێراقا فرسەت ڕێکەوتووە بۆ قیادەی کوردی، هەر لە سەردەمی شێخ مەحموودەوە بگرە، لە سەردەمی مەلا مستەفاوە بیگرە، لە سەردەمی ئێستاشەوە بیگرە، ئەو فرسەتە بۆ ڕێکەوتووە هاتووە حازەکی خراوەتە بەردەستی. وتەنانەت ئەمەی ئەخیری بابین باسی بکەین، ئەمەی ڕوخانی دیکتاتۆریەتی 35 ساڵی بەعەس، ئەمە بۆ هەموو خەڵکی عێراق و بەتایبەتی بۆ کورد فرسەتێکی باش هاتە پێشەوە و ئەمە دروست کرا، یعنی ئەوە نە بە خەڵکی عێراق خۆی دروستی کرد بێ یاخۆ کورد خۆی دروستی کردی بێ. بۆیە سێرەکەی ئەوەنە بەتەنگەوە نایان، یعنی کورد بۆیە قیادەی کوردی بەتایبەتی، ناڵێم هەموو خەڵکی کورد، قیادەی کوردی بەتایبەتی نەیتوانی وە بەرنامەیەکی گشتگیردا بنا، بەرنامەیەکی نەتەوەیی نیشتیوانیدا بنا بۆەوەی چۆن کاری لەسەر بکە. هۆکارەکەشی ئەوەیە کە عیلاجەکەشی لێرەیە، درێژەی نادەمێ. بۆیە داوا لە هەموو خەڵقی کادرە حیزبەکانی کوردستان دەکەم و بەتایبەتی کادرەکانی پارتی وێچێتی
بە تایبەتی ئەبێ بیرێ بکەینەوە واز لەو حەقدە سیاسیە کۆنە بێنین و زیاتر ڕووی دەمیشە ئەگەمە لەوەی کە لە 16 ئۆکتۆبەر و لە پێشتریش دووبارە بووەوە ئەو خەنجەرە ژەهراویە دەمەزەردیان کردەوە بە تایبەتی داوا لەنەوەی هەردوو بەڕێزان مامجەلال و جەنابی مەلا مستەفاکەم واز لەو کۆنەقینە سیاسیە بێنن و داوا لە کادرەکانیان نەکەم کادری هەموو حیزبەکانیش بەڕاستی تاوا بڕوات ئەمە وەزعی کورد و بزوتنەوەی کوردایەتی و پرسی کورد و پرسی کەرکووکیش کە بەشێکی دانەبراوە لە پرسی خەڵقی کوردستان بزوتنەوەی کوردستان ئەم پرسا هەر لە خەتەرا ئەبێت ئەوە ئەبینین ینی باشترین نمونە ئەوەیە کە ئەم هێزا یەکگرتنەوەی هێزەکانە و بێمتمانەیەکی زۆری خەڵک بەم قیادەی ئێستاوای لاتووە بە تەواوی حیزبەکان ینی متمانەی خەڵکی کوردستان کەم بۆتەوە و دێمەوە سەر پرسیارەکەی زەنان بە تایبەتی خەڵکی کەرکووک و خەڵکی کەرکووک تووشی وەسعێک بووە نەتیجەی ئەو سیاسەتە چەوتەی کە ئەو بێبەرنامەی کە بە تایبەتی لە بینی دوو کەوانە تەرکیزە خەمەسەری قیادەی پارتی و یەکێتی چونکە بە حکمەوە هەم ئەوان سەروەتمەندن هەر ئەوان دەسەڵاتدار بوونە و ئەوان خاوەن هێزی چەکدار لە وڵاتی ئێمە حکومەت خاوەن هێز نییە حکومەت یاریان نەخاوەن هێزە نەخاوەن دەسەڵاتە نەخاوەن هیچ نییە ینی نەخاوەن بڕیارە بۆیە ئەمەی کاریگەری سەلبی ئەوان ئەمەی کە لە کەرکووک ڕوویداوە دەرەنجامە ئێستا کاکرێباس ئاماژەی بە کۆمەڵێک خاڵ کرد کە لاوازیە لە خەڵکی کورد و قیادەی بەغاش لە پاڵ ئەو مەوزوعانەوە و کەس بە کەس دێ لە کەرکووکە و نازانی بەڕاستی هاوار بۆ چۆ بەری لەلایەکەوە هیچ حەلێک شک نابێ مەسەلاً من نمونەیەکی بۆێنمەوە لەم ڕۆژانە لە خەڵکی تورکمان زۆر بە ئاشکرا دیە باسی سەرۆزارەکانی خۆیەکە باسیێواکە کە مزاهرە ئەکەین باسی هەموو ئەواناکە کەسی خەڵکی کوردەوەی نییە بەرپرسانی کورد ئەوەی نییە داوا ئەەکەی نایەنە پێشەوە چونکە بۆ بێمتمانەیە دروست بووە لەبەرەوە ئەو بێمتمانەیە بێ بجێڕینەوە چۆن بیجێڕینەوە من کە ئەم قسەکەم نەتیجەی ئەوەیە نەقینی سیاسی و نا حەقی سیاسی کۆنم بەرامبەر بە هیچ یەکێ لەو دوو حیزب هەیە و بەرامبەر قیادەکانیشی نییە بەڵام ئەمە ڕاستیەکە بۆیە ئەبێ کاری وا بکەین بەڕاستی ئەم دوو دەسەڵاتە بەو شێوەیە نەمێننەوە ئەوێ گۆڕانکاری بکەن و گۆڕانکاری لە خۆیان بکەن و خەڵک گۆڕانکاری تیا بکە کاکە گیان یعنی خۆوە دەرکەوتووە ئەبێ کاک مەسعود بۆ خۆی بزانێ خەڵک چەند ناڕازیە کەرکووک بۆ وای لاتووە هەرەوە نییە وەڵا خیانەتی 16 ئۆکتۆبەرە کەکە ناتوە بە دێڵی خارەوەی 16 ئۆکتۆبەرە یعنی ئەمە زیندووکردنەوەی شەڕی کۆنەقینی ساڵانی 66 و بینی باوکت و جەنابی مەلا مستەفا و جەنابی مام جەلالە ناکرێ ئەمە زیندوو بکرێتەوە ئەبێ تۆ ڕۆژ پێشتر کۆبرە دانیشتوونە ئەبێ بێی تۆ بە ڕوحێکەوە بێتە پێشەوە ڕوحی چۆن یەک بگرینەوە چۆن کار بکەین و چۆن تۆ کارێکی وا بکەین کە بە پێی بەرنامەیە کار بکەین نەک بە پێی ویستی حیزبی بەڵێ بەس بەرز باسی هەلت کرد ینی هەلی زۆر ڕەخساوە بۆ گێڕانەوەی تەواوی ناوچە دابڕێنراوەکان بە کەرکووکیشەوە یانی ئەو هەلانە لەزدراون بەڵێ وایە ئەو هەلانە لەدەست دراوە و وازەحە لە هەموو خەڵکەوە و ڕێ لە قیادەی کوردی خۆشەوە وازەح بێ و ڕێگە ئەندە جار خۆیان بێدەسەڵاتی خۆشیان بزانن کە بێدەسەڵاتن لە ئاز بڕیارەکانە مەسەرەن لە مەسەلەی مادەی 140 کە دواشتی بەندی دەستوریە کە لە بۆ باسی ناوچە دابڕاوەکانەکە بەڵام نەتیجەی ئەوەکتا ئێستا گەورەترین زاهرە گەورەترین شت دووبارە بۆتەوە خەتەرترین شت کە پرسی تەعریبە یعنی من یەک نمونەیەکی بێنم مەگا دوو بزەوە وەرە بۆ کەرکووک سێدێ ئەبینی دێ قرية العزة قرية آل بدير وقرية الزهراء يعني أمس ديايا كاكا باشكرا ديارة يعني أو خلقي كنت أكو جن لدي كان درسونا رايان كردوها يعني كسني بدنجي وبيت أو لم رجعنا مثلا لتوبزاوا لم رجعنا لتوبزاوا مع عسكري إزاي كردوها شرطة اتحادي مالكان شغلي بكن يعني لا ديك لا نزيكي تبزاوة
پاش ئەوەی کە بگاتە گەێژە بەقا لە ڕێگەی پەرلەمانە لە ڕێگەی ئەمانەوە ئەنجا ڕاگیراوە ئێستا مەسەڵەن من بۆ خۆم ئەر بنمونە بۆ خۆم کاتی خۆی لە سەردەمی سەدام حوسێن عەرەبێکی هاوردووە لەسەر ئەرزی تاپۆی خۆمانە تاپۆی باوکمە تاپۆی دایکمە خانێکی دروست کردووە دوای پرۆسە ڕای کردووە لەم ماوەی هاتێتەوەڵەوە خانەی منە پێ ئەڵێ کاکە ئەمە تاپۆمەیە بڕە بخۆت لە چۆش کاتش کاتکە یا بە خۆگر بین هیچ چاریتر نییە من بۆ خۆم نەبتوانم بە فڵان حزب ماوە نە بە هێژەتی ماوە نە بۆ پارتی ماوە بۆ دیفاعم لێ بکە سوازانم وەزعەکان چییە بەداخەوە خۆزگەوان نەبوایە بۆ داوایە لێرم کاکەجان سێرێکی ڕابردوو بکە سەرێکی کەرکوو بکەن سێرێکی وەزعەکان بکەن من متمانەشم لەما کە ئەمانە خۆشیان چاکسازی لە خۆشیانە بکەن تا ئەگەر ئاوا بڕات بەڵێ سوپاس دەکەم دواتر گەڕێم و لای بەڕێز کاک مەلافەرمان کاک ڕێباز سەبارەت بە هەڵەی لایەنە کوردیەکان خۆتان ئاگادان کە 14 ساڵ مەسەلەن لە کەرکووک و لە زۆر ناوچەی تریش حکومڕانی و ناوچانە بەرەست پارتی و یەکێتی بووە یعنی ئەو هەڵانە چین کە کردویانە کە وای کردووە مەسەلەن ئێستا پێکاتەکان مەسەلەن کە مەسەلەن پێکاتەیە کە دەسەڵات هەبێت ئەم هەڵانە بەرامبەر بە کورد دووبارە بکاتەوە بەڵێ لە ماوەی دەسەڵاتداریدارە پارتی یەکێتی لە ناو شاری کەرکووکدا ئەوەی کە کراوە دانیشتن بۆ کۆبوونەوە بۆ لەسەر ئەوەی چی بە کەرکووک بکەن نەکچی بۆ کەرکووک بکەن دانیشتن و کۆبوونەوە و گفتوگویان لەسەر ئەوە کراوە کە داهاتی کەرکووک چۆن قود بدرێت چۆن لە ناو دوو حێزەیە دابش بکرێ بە شێوەیە کە هەردوو لابزانین چەندی بۆرەکەوێ داکۆچیان لەسەر ئەوە کردو هەتا ئێستا هەردووچیان لەسەر ئەوەی کە چۆنیەتی هەموو ئەو جومگانەی دەسەڵات ناو شاری کەرکووک چۆن قۆڕەکاری بکرێت تەنانەت هەتا مدیری مەدرسەیە کرد داکۆچی لەسەر بکرێ وەکو ئەوەی کە هەمومان بینیمان کە ڕیاسەتی زانکۆ سەرۆکایەتی زانکۆ دەبوو بۆ کورد بێ پشتی کورد بوو بەڵام لەسەر ڕێکنەکەوتنی پارتی و یەکێتیدایانە پێکاتەیەکی تر بۆیە من ئەڵەم لە ڕابردوودا ئەمەی کە ئەمان کردویانە تەنها لە بەرژەوەندی و حزبی بوو چۆنێتی دەستکەوتنی داهات بۆ ئەم دوو حیزبە نەک لە بەرژەوەندی کەرکووچیەکان بووە واروەها تەنانەت چۆنێتی تەعینکردنی خەڵک چۆنێتی ئامەزراندن چۆنێتی هەموو ئەم شتانەی کە کراوە لە کەرکووکە من قەناعەتم وایە ئێستا کورد باجی ئەوە ئەداتەوە کە نەیتوانیەوە بە شێوەیەکی دادگەرانە بە شێوەیە کە هەموو لایەک بتوانێ ڕۆڵی خۆی لە کەرکووکە ببینێ بتوانێت خزمەت بکات لە نێو شاری کەرکووکە بتوانێت ئەوەی کە پێیەتی لە بەرنامە پرۆگرامێک کە بۆ خزمەتی کەرکووکە هەوڵ و کۆشتی بۆ ئەدا نبتوانێت لە ئەرزی واقعدا جێبەجێ بکات بۆیە پارتی یەکێتی لە ڕابردوودا هەموو جونگەکانی دەسەڵاتیان قۆڕ کردبووە لێشە دەسەڵاتی ئەمانە بوو و هەموو پۆستەکانی ناو شاری کەرکووکیان بە شێوەیەکی یەکسان دابەش کردبوو بەسەر یەکتریداوە هەچ بڕیارێک ئەکرا هەچ شتێک ئەکرا مامەڵەیان ناوەندیش هەڵەیەکی کوشندەی ناوەندیش ئەوە بووکە مامەڵەی ڕاستەوخۆی لەگەڵ هەردوو حزبی دەسەڵاتدارە ئەکرد بۆیە من قەناعەتم وایە لە ڕابردوودا ڕاستە ڕێگە بە هەموو پێکاتەکان نەدراوە بە شێوەیەکی ڕەهاشی خۆیان بکەن ڕاستە هەندێ بەڕاستی هەندێ زوڵم و ستەم کراوە لە ناو شاری کەرکووکە ئێستا ئەو کەسانی کە زوڵم و ستەمەکانیان کردووە تا ئێستا ناتوانن بێنە ناو شاری کەرکووک وە باجەکەشی کەرکووچیەکان ئەیدا بەداخەوە بۆیە لە ڕابردوودا بەڕاستی شتێکی باشیان نەکردووە بۆی ئێستا بەروبوومی ئەو ئیشانەی خۆیانە کە ئێستا ئەیچنەوە زۆر لە بەرپرسەکان تا ئێستا کە پێش 16 ئۆکتۆبەر بەرپرس بوون لە شاری کەرکووکە لە هەردوو حزبی دەسەڵاتدار تا ئێستا ناوێرن بێنەوە ناو شاری کەرکووک لەبەرەی ئەمەنە شتی خراپیان ئەنجام داوە ئەو نەزوڵ مستەمیان کردووە تا ئێستا ڕەنگە هەندێکیان هەبێ کە چەندەها سکاڵای لەسەر تۆمار کرابێت لە دەرگاکانی شاری کەرکووکە بۆیە من قەناعەتم وایە لە ڕابردوودا هەوڵ و کۆشتیان بۆ ئەوە بوو کە چی لە کەرکووک بکەن بۆ ئەوەی بۆ خۆیان قۆڕکردن نەکچی بۆ کەرکووک بکەن پێ دوایە زیاتر کەرکووکیان لەسەر مەسەلەی نەوت ویستووە کە پێشتر نەوتی کەرکووک لە ژێر دەسەڵاتی پارتی و یەکێتیدا بوو
بەتەکیدەوە وایە چونکم ئەمان ئەگەر ڕێکەوتنێکیان لەگەڵ بەغدادا بۆ نمونە برادرانی پارتی دموکراتی کوردستان کە کۆمپانیای کار لەوێ لە هەردوو بیرەنەوتی ئاڤانە و بای حەسەن کە لەوێ سەرپەرشتی ئەویانە کرد و نەوتیان لێ دەرەهێنا من لە شوێنەکانی ترش وتومە لەو کۆمپانیەدا کە 2000 کارمەندی هەیە لەو کۆمپانیادا هیچ کەسی لایەنێکی تریتیان نەبوو ئیلا هەر کەسێکە لە کۆمپانیا دەبوو پارتی وایە بە هەمان شێوەی ئەو کۆمپانیای قەیوان کەسە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەویش ئیشی نەو دەرهێنان بوو ئەم کۆمپانیار بە هەمان شێوە لەلایەن ئەم حیزبەوە بوو بۆیە لە ڕابردوودا ئەڵێم نەک خزمەت بەڵکو هەموو هەوڵ و کۆرشەکان ەوە بوو کە چەند ئەو شارەی کە وەکو بەداخەواڵێن لەسەر بیری نەوتە بەڵام چۆن نەوتەکەی بفرۆشن و چۆن بە شێوەیەکی وا کە هەریەکە و پشتی خۆی پێ بڕێ لە ناو شاری کەرکووکە ئەوەی کە بەداخەوە جێ نیگەرانی بوو بۆ خەڵک هاوڵاتیانی شاری کەرکووک بوو کە بڵین تا ماوەیەک لەمە پێشیش کە هەر بەردەوام بوو مانگانە خەڵک بۆ 50 لتر دەبوو 2 ڕۆژ سرەی بگرتای بۆ نەوەرگرتن بەڵام بەداخەوە پارتی وەکێتی لە ڕابردوودا نەیانتوانیەوە نمایشێکی جوان بە کورد بکەن بۆ ڕوویەکی جوانی کورد نیشان پێکاتەکانی تر بدەن بە شێوەیەکی دادگەرانە کە خەڵک ئێستا دەبوو لەم ستەمەی کە ئێستا لە کەرکووکە ئەکرێت دەبوو داخی بۆ ئەوەی پێشتر هەڵ بشێشایە بەڵام بەداخەوە خەڵک ینی کەرکووچەکان بەگشتی لە قەنەعەتم وایە لە پێکاتەکانی تریش تا ڕادەیەک تەنها ئەوەی کە لە دەسەڵاتەوە لە جومگەی دەسەڵاتەوە نزیکانە هاوڵاتیانی شاری کەرکووک تا ئێستاش ستەمیان لێکرێ. بەڵێ بەس بەڕست و کاک مەلا فەرمانیش باستان لەوە کرد کە ئێستا گەر مەسەلەن زوڵمیش لە خەڵکی کەرکووک بکرێ لایەنێک نییە پەنای بۆ ببرێت پێتان و ئێستا خەڵکی کورد بە تایبەتی لە دوای خەڵکی کەرکووک لە دوای ڕیفراندۆمە بە تەنیا جیاڵ دراوەوە ئێستا بێخاوانە؟ بەتەکید نەکرد من زۆر زاوتومە ئێمە لە زۆر جومگەکانە بۆ نمونە لە پەروەردەیە کۆمەڵێکی زۆرمان هەن کە لەسەر سلکی پەروەردە لە هەرێم دامەزراون و لە کەرکووکە کاریان دەکرد تەنانەت ئێمە زۆر هەوڵ و کۆشتمان ئەوەمانەکرد ئەمان و کاکە دوو مامۆستا لە شوێنێکا بێ کە زۆر جادا کۆچیمان لەسەر ئەوە کرد کە ینی پەنا بۆ چێ بەرێ دوو شوێن دوو مامۆستا لە یەک قوتابخانەیەکە ئەمیان موچەی تەواوی وەرەگرت ئەمنی موچەی وەرەگرت لە یەک کاتشەکە لە یەک پۆلاو ڕەنگە لە یەک قوتابخانەیە یەک دەوامیان هەبوو ئەمە هەموو ئەم نیگەرانەمانە کرد کاکە ئەم هەموو شەڕە ئەگەر مەسلحەتی کەرکووکە ئەگەر مەبەستان پێ کەرکووچیەکانە وەرن ئەم نەهامەتیە لەسەر کەرکووچەکان هەڵگرن بەڵام بەداخەوە وەکو جەنابەت ئاماژەت پێکدا و کاک مەلا فەرمانیش ئەوەی کە کورد ئێستا بەتایبەتی کە هیچ ڕۆڵێکی پێنادرێ سکاڵاشی نازانێ بۆ چۆ بەرێ لەبەر کەسێک نییە ڕاستەخۆ دیفاعی لێ بکە کە زۆر جار بۆ نمونە کە هەندێک کەسی لە ناو دام و دەستگانەی کە بە شێوەیەکی تەعەسسوب پەروەردە کراون تا ئێساشی پێوە بێت کە بە جلی کوردیە چیتە شوێنێکەوە ڕەنگە مامەڵەکەت بۆ ڕایی نەکرێ ڕەنگە گرفتت بۆ بخێتە بەردەست ڕەنگە شتێکت لێ بکرێ کە هەست بە نەبوونی خۆتەکەی هەست بەواکەی کە غەریبی لەم شارەیەکە چەندێکە کورداکۆچی لەسەر ئەوە کردووە و هەموو دنیامان وتووە کە کورد کەرکووک بەشێکی جیانەکراوی کوردستانە بەڵام بەداخەوە کورد هەتا ئێستا ئەوەی کە کردوێتی من قەنەعەتم وایە لە کەرکووکش ئەو شەڕێی کە کورد کردی بەرامبەر بە داعش چەندها ڕۆڵەی کورد لەو شارەیە لە پێناو شارەیە کە ینی خوێنی خۆیان بەخت کرد بەداخەوە تا ئێستا کەس ئاوڕیان لێ ناداتەوە تا ئێستا کەس ینی وەکو پێویست هەر قسەیان لەگەڵان ناکرێ بۆیە جێی نیگەرانی و جێی داخە بەڕاستی. بەڵێ سوپاس دەکەین کاک مەلا فەرمان سەبارەت بە ئاوڕنەدانەوە لە خەڵکی کەرکووک لە ئێستادا بەڵام ئێمە پێش زۆر گوێمان لە دروشمی قودس و دڵی کوردستان دەبوو دەکرێت مەسەلەن قودس و دڵ بەم شێوەیە فرامۆش بکرێ ئەگەر ئەمە دروشمێکی پێ دوایە ئەگەر عاتیفی نەبووایە؟ زانی کاکە پرسەکە ئەبێ لە پرسی دروشم دەرچێت ینی ئەبێ بچێت پرسێکی گشتگیر و پرسی کەرکووک و ناوسەدابراوەکان وەک بەشێکی دانەبراو لە پرسی کورد سیر بکرێ و ئەمە بە دروشم نابێت و دروشم شتێکە هەموو خەڵک پێ دەوێرێ ئەمە زۆر دووبارە بۆتەوە ئەوەی لەسەر ئەرزی واقعە
ئەوەیە ئەبێ ئەم شارە بە هەموو شێوەیەک پشتیوانی بکەین ناوسەدابڕاوەکان بە هەموو شێوەیەک پشتیوانی بکرێت بەرنمەیەکی باشی بۆ دابنرێ ینی لە جاری یەکەم بچێتە بەرنمەی تەواوی حیزبە سیاسیەکانەوە حیزبە سیاسیەکان لێرەشەو داوایان لێکەم لە بەتایبەتی حیزبە سیاسەکانی کوردستانیەکان لە کەرکووک بێ بەرنمەیە دابنین چۆن بەگشت ئەم وەزعی ئێستا بچینەوە چۆن چارەسەری بکەین سێ چوار ڕێگە هەیە ڕێگە دەستوریەکان هەیە ڕێگە یاسایەکان هەیە ڕێگەی بەغا هەیە هەموو ئەمانە هەیە و پشتیوانی لە هەرێمەوە چەنەتوانن پشتیوان بن بەڵام بەپێی بەرنمەیەک بەبێ مزایدەی حیزبی بەبێ هەموو هیچ شتێک ئەدی لەوە دەرچووە مەسەڵەن تۆ دێی پرسی کەرکووک یەکێ بوو لەو پرسانەی ئەبوایە لە دنیاە پێشتر زۆر کاری بۆ کرا لە سەردەمی خەڵکی کورد لە دەرەوە لە ئاگادارم لە هۆڵندا لە بریتانیا زۆر کۆمیتە بۆ کەرکووک دروست کراوە و زۆر پرسی کەرکووک پرسی تەعریب لەو سەردەمانە سەردەمی سەدام حوسێن گەیەندراوەتە ڕێی عامی عالەمی و داوای محاکەمەکردنی کاتی خۆی سەدام حوسێن کراوە هەموو ئەو هەوڵانە کراوە هەتا داوای ئەوە کراوە کە ئەو شەریکانەی کە بەشدار بوون لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆ ڕشتنی ژاری کیمیاوی و هەموو ئەوانەی تر ئەمانە بەڕاستی لە دەرەوە زۆر کاری بۆ کراوە یعنی ئەبێ بەرنمەیەکە هەبێ بەرنمەیەکی نیشتیمان پەروەرانە من ناگەڕم بەرنمەیەکی کەوتایان نەتەوە پەرستانە نا بەرنمەیەکی نیشتیمان پەروەرانە و هەموو ئەو پێکهاتانەی کە لەگەڵ کوردیشن وەکو تورکمانە چمەک مەسیحیە چ یەهودیە کاکە خۆ مەسیحی لە شارەکە نەما مەسیحی هەموو ڕۆشت یعنی کاتی خۆی یەهودیەکان هەموو ڕۆشتن بەڕاستی بە دەردی ئیسلامەکە وتی ئەوانە خێر و بەرەکەتیان لەگەڵ خۆیان برد یعنی بەرنمەیەکی گشتگیر بێ بۆ ئەوەی داکۆچی لە هەموو پێکهاتەکان بکە و لە هەموو پێکهاتانەی غەدری دەکراوە لێەوە بەرنمەیەک بێت بتوانین هەم لە ئاسی دەرەوە هەم لەگەڵ بەغایە هەم لەگەڵ خۆمان هەموو ئەوانە کاری لەسەر بکەین ئەم بەرنمەیەش بەچی دەبێت بەوەی دەبێت کە ئەوەی کە باسم کرد یەک ئەو حەقدە سیاسیە بەتایبەتی لای کادرەکانی پارتی وەکێتی و بزات داری کە تەئکید دەکەمەوە لاینەوە بەڕێزەکانی مامجەلال و جەنابی مەلا مستەفا جەنابی مامجەلال و مەلا مستەفا ئەبێ ئەمە کاڵکەنەوە ئەمە نەیهێڵن بەڕاستی لێەوە دەست پێ بکەین کە بەرنامە دابنین بەرنامە دابنرێت کاری لەسەر بکرێت و بۆ ئەوەی کە بەرنامە موژدەبەخش بێ متمانەی خەڵکی هەرێم و خەڵکی کورد لە کەرکووکە لە ناوچەدابڕاوەکان بژێڕێتەوە ئەبێ بۆ بەرنامەیە بێت ئەجنە بە دروشم نابێت چکە دروشمەکان دەرکەوت دروشمی بریقەدار و زەق و هیچی تیا بەسەر هیچی لێشی نەبوو ئەمە نەتیجەکەیەتی نایم وەسفی نەتیجەک پێ بکەم ئەمە نەتیجەکەیەتی هەر لە پەروەردەوە بگرە کە ئێستا پەروەردەی کوردی پاشەکشەی کردووە تا ئەگەڕێتەوە کاکە وەزع کۆمەڵاتێکەش لە خەتەرایە ینی نەکرد فکری کوردایەتی و نەکرد بیری نیشتیمان و نەک ئینتیبا بۆ نیشتیمان بەڵکە عێراقە کۆمەڵاتەکان لە بینی کورد بۆ کورد لە خەتەرایە و لە بینی کورد پێکاتەکانی تر لە خەتەرایە ئەبێ چۆن دەی دراسەیەکی بکەی یعنی ئێستا ڕاستە ئێرە کەرکووک چیناباران نەکراوەکو هەڵەبجا بڕوا بکە ئەو حاڵەتە نەفسی دەرونیەی کە تووشی هەڵەبجەکان بووە بە شێوەیەکی تر تووشی کەرکووچەکان بووە یعنی کەس دەستی ناچێت عرض بکڕێ کەس دەستی ناچێت عرزەکەی خۆی بەکاربێنێ ینی کورد وای لێ هاتووە کە دەستی بۆ هیچ شتێ ناچێت ئێستا ئەوروپا سومی بکاتەوە ڕەنگە هیچ کوردێکی کەرکووچی نەمێنێ هەمووی بڕاتە دەرەوە مەسیحی هەمووی بڕاتە دەرەوە بەڵێ سپاس دەکەم ینی بەشێکی زۆری تورکمانی سونە بڕاتە دەرەوە ئەبێ ئەمە چارەسەر بکرێ چارەسەرەکە تاخیر بووە تاخیر بووە من پێم وابێ قورسیشە چکە بۆ متمانەکەم بۆتەوە بە هێزە سیاسەکان لەبەرەوە ئەمە ئەبێ ئەم متمانەیە بە زووترین کات بژێڕێتەوە بەچیەکەوێ بەوەی کە خۆنەویستانە ئەمانە جاریشکە ئیسپاتی بکەن کە لە خزمەتی خەڵکایە لە خزمەتی کەرکووکدان نەک کەرکووک لە خزمەتی ئەواندا بێت سپاس دەکەم ناوبڕێکمانێ دووە تەگرێم و لای بەڕست بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵات
تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێک دەسڵاتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک ڕێواز بگرم و لای بەڕێزت کاک مەلا فەرمان ئاماژەی بۆ کرد کە بۆ دۆخی کەرکووک و بەگشتیش بۆ ناوچە دابڕێنراوەکان پێویستمان بە پرۆژەیەکی نیشتیمانیە. یعنی پێ دوای 16 ساڵ مەسەن لە ڕووخانی بەعەس 4 ساڵ حکومڕانی کورد لەو ناچەنە تا ئێستا پرۆژەیەکی هاوبەشی گەشتگیری نیشتیمانی نییە بۆ چارەسەرکردنی ئەو ناوچانەوە کێشە و گرفتەکانە؟ من هاوڕام لەگەڵ ئەو ڕابۆچوونەیە پێویستە ئەوانی کە لە ڕابردوو کراوە وەلا بین ئەگەر مەبەستمان پێ کەرکووک و کەرکووچیەکانە ئەگەر مەبەستمان پێ بەرژەوەندی کەرکووکە دەبێ سەر لە نوێ ئاشتەوایەکی نیشتیمانی بەتابەتی لەنا لەگەڵ هەردوو حزبی دەسەڵاتدارە ڕێک بکەون بە پرۆژەیەکی نوێوە بێن بەتوانن بە خزمەت بکەن هەموو فرە پێکاتە بێ فرە لایەن بێ فرە ینی هەموو لایەکان پێکەوە بتوانن جێپەنجەی خۆیان دیار بێ. لە ماوەی ڕابردوودا ئەمە نەکراوە بەڕاستی لە ماوەی ڕابردوودا تەنها بریتی بۆ لە قۆڕخکاری و لە چۆنێتی تەوزیعکردنی ئەدوارەکان هەرێکە بۆ خۆی. بەڵام ئومێد دەکەین لەمە دووە ئێستا ئێمە گرفتی هەرە گەورەمان ئێستا ڕێک نەکەوتنی ئەو دوانەیە. بۆ نمونە ئێستا بەگەڕانەوەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگا کە لەسەر پشتی پارتی دیموکراتی کوردستانن بۆ کۆبنەوەکانی ئەنجومەنی پارێزگا و کەرکووک ڕێکەوتنی ئەم دوانە و لەسەر دانانی پارێزگایەک بۆ شاری کەرکووک لە 150 تا 60 کێشەکانی ناو شاری کەرکووک چارەسەر ئەکا. ئەو بڕیارانی کە ئێستا بۆ عەرەبی هاوردە ئەدرێ ئەو بڕیارانی کە کارئاسانیان بکرێ بۆ تەجاوزات وەرتانەوان هەموو لە پارێزگاوە دەرەچێ. بۆیە ئەمانە هەتا
زۆر ڕێک بکەون قازانجمانە ئەگەرنا ئەمەی هەمەشمانە ئەمەشی لەدەست ئەدەین ئەوەی کە پێشتر لە دوای 16 ئۆکتۆبر تا ماوەیەکی زۆریش زۆربەی خانۆکانی ناو شاری کەرگوڵ لێ نووسرا بۆم خانۆ بۆ فرۆشتن بە تایبەتی منتیقە کوردیەکان وە کارەکەشی ئەو بوو خەڵک ئێستا تەمین نییە نیگەرانە لەو حاڵی کە ڕووەدا بەڵام ئەگەر دووبارە بە پرۆژەیەکی نیشتیمانی ئەم دوانە ڕێکەوە پارێزگارێک بۆ نمونە ئێستا بۆ شاری کەرکووک دابنرێ من قەنەعەتم وایە زۆربەی ئەو گرفتانە چارەسەر کرێ ئومێد بۆ خەڵکە بۆ کەرکووچەکان ئەگەڕێتەوە کە بتوانن جارێکی تر هەرگیز بیر لەوە نەکەنەوە کە یعنی بە هەموو خەڵکی تریشی بڵێن کە کەرکووک بەشێکی جیانەکراوە لە لاشەی کوردستان و هیچ کەسێک بۆی نییە لافی ئەوەی لێ بدا کە بەلایەکە ینی حکم و دەسەڵاتی خۆی تیا بدا کە هەموو ئەو بڕیارانشی کە ئەدرێ دژە بە پێکەوە ژیان دژە بە ئەو فرە پێکاتەیە کە لە ناو شاری کەرکووکە هەیە بەڵێ بەس کاگرێواز ینی ئێستا کە مەسەن لەسەر دانانی پارێزگارێک ڕێک نەکەون پارتیوێکێتی لەسەر کاراکردنەوەی ئەنجومەن ئەی چۆن لەسەر مەسەلەن دەتوانێت لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی بۆ گێڕانەوەی ئەو ناوچانە ڕێک بکەون لە حیزبیەکەون تەسک بتەن لەسەر دانانی پارێزگاریش ڕێک نەکەون دەیتر ئەوە خەڵک هەموو ئەزانێ بە تایبەتی کەرکووچیەکان ئەگەر ئەمان ڕێک نەکەون مانای بۆ هەموو خەڵک دیارە کە مەسەلە کەرکوو نییە مەسەلە کەرکووچیەکان نییە مەسەلە بەرژەوەندیە بۆیە بێ خەڵک بیر لەوە بکاتەوە کە هەر کەسێک کە خزمەت بە کەرکووچیەکانەکە ئەبێ فکر لە بەدیل بکرێتەوە فکر لەوە بکرێتەوە چیتر ناکرێ ئێمە چاوەڕوانی بین لە چاوەڕوانیدا بژین تا بزانین ئەم دوو حیزبە چۆن پێک دێن چۆن ڕێک ئەکەون تەنانەت بە شێوەیە کە ینی ئەمەە بۆ جەنابەت ئاماژی پێکدا ئەوە نەقوڵ بۆتەوە کە لە ڕێکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستانیشان نێوی کەرکووکی تایە و بەسراوەتە بە بەغا و کەرکووکەوە و تا ئێستا ئاماژەیەکی پێنەدراوە کە بتوانن ڕێک بکەون ومێ دەکەین کە بتوانن ڕێک بکەون بتوانن پارێزگارێک بۆ شاری کەرکووک دابن بزانن بتوانن ئەو قۆڕەخکاریە حزبی کە تا ئیسە بەردەوام بوونە لەسەری بە هەڵی خۆیاندا بچنەوە ئەمە دووبارە نەکەنەوە و جارێکی تر بتوانن پێکەوە خزمەت بە کەرکووچەکان بکەن. بەڵێ کاک مەلا فەرمان سەبارەت بەوەی کە پێ دوای ئەگەر لایەنەکان ڕێک نەکەون لەسەر دۆخی کەرکووک ئاساییکردنەوەی ناوچە دابڕێنراوەکان بەگشتی کەرکووک و شنگال و ناوچەکانی تریش ینی پێ دوایە بە تایبەتی کێمە لە بەردەم سەرژمێری گشتیدان لە ساڵی 2020 کەوا بڕیار ئەنجام بدرێت کاریگەری دەبێت لەسەر چارەنووس و ناسنامەی ئەو ناوچانە؟ خۆی بەڕاستی بەسەری چارەنووس و پرسی ناوچە دابڕاوەکان و کەرکووک دوو بابەتە یەکیان ئەوەیە بابەتە تەمێژوویەکە کە دیارە ئەم زەویانە مڵکیەتی ئەچێتەوە بۆ چێ و بۆ خەڵکی کوردستانە بۆ ئەمە دیارە بۆ شتێکی وازەحە بەڵام ئەبێ خەڵکی کورد باش بزانێ لە دنیای تازەیە و بە تایبەتی لە دنیای غەرب و ئەمریکیەکان ڕایان وایە ئەم مۆزوعە تاریخیە ئەگۆڕدرێت ڕەنگە هەندێک جار بەوەی کە بە دوو شێوە بگۆڕدرێت یەکیانەوەیە بە شێوەیە گەگۆڕدرێ میلەتێک زیاتر زیاکە زیاکردنی تەبیعی سروشتی وەسە وەکو ئێستای ئەگەر سەیری عەرب بکەی زۆر سەریعتر زیاکە بەشێک ئاسا زیاکە لە چاو کورد و تورکمانەوە ئەمە یەکێکە لاینەکە تاریخی گۆڕێ دووش ئەوەیە کە بە حکوومەت دەسەڵات لە دەستێتی دێ بە دەسەڵات ئەیگۆڕێ ئەمەش لە ئارایەیە کەواتە لە دوو ڕێگەوە هەوڵەدا مقابل بەمە هەردوو حاڵەتەکە لە زەوی لەلایەن کوردەوە هەم خەڵی ئاوارەی کورد زیاتر ئاوارە بێ بەجێیەڵێ چونکە شوێنی خۆشتر سلێمانی و کەرکووک سلێمانی و هەولێر و دووەک و ئەوانە شگەبن و حیزبەکانیش دەعمیان ئەەکەن بەڕاستی ئیمتیازاتیان دەدەنێ بە کادرەکانی خوان خانووان مەعاشی باشە دەن کەرکووک بەجێ دێڵێ و ئەوڕا بۆ ئەو شوێنانە و لەلایەکی تریشەوە هەم کوردیش فێری ئەوە بووە مەسەن تەحدیدی نەسەل دەستی پێ کردووە ئەمە لە هەموو حاڵەتەیە و بە ئیزافەی ئەمەشەوە کە تۆش بەرنامەیەک شت نەبوو یعنی بێ بەرنامەی حیزبە کوردیەکان بەتەئکید کە سەرژمێری بکرێ زەربەی گەورە بەرێکەوێ بەرچێوچێکەوێ بە دەرەجەیەک بەرمەسیحەکانەکەوێ چکە بەڕاستیش مارشێزگار زۆریان لە ڕۆشتووە بە دەرزەی دوو بەر کوردەکەوێ بەماشەوە بە دەرزە سێش بە تورکمانەکەوێت چکە تورکمانیش
تورکیا پشتیوانێتی باوشی بگرە زۆر لەوێ خانیان کڕیوە کەرکووکیان بەجێهێشتوە ئەوانە بۆیە بەڵام وەزعی کورد لە چاو ئەوانتر لامی باشترە ئەگەر چکە ئەو پشتیوانی کە هەیە کە خەڵک حزبی کوردی بە پشتیوانی کورد ئەزانێ کەرکووک و ناس دابڕۆکازانێ ئەگە ئەم پشتیوانێ بە فعلی بێتە پشتیوان تا ئێستا بە فعلی پشتیوان نەبووە بەڵێ ساڵی ئایندا کە بڕیارە سەرژمێری گشتی لە عێراق بکرێ کاریگەری زۆری ئەبێ وەک چۆن ئێستاکانە بۆ نمونە ئێمە ساڵی حەفتا و چەندین سەرژمێری تر کراوە هەر ئەگەڕێنەوە بۆ ساڵی 1950 ئێخوا ئەمە هەر نابێت بگەڕێتەوە بۆەوە تقریبەوە ئەبێتە 56 ساڵ 70 ساڵە لەبەرەوە ئەبێ ئەو ئەواملانەی کە باسم کرد ئەو گۆڕانەکانی کە باسم کرد بە نەزەر اعتیبار وەربگیرێ و لێرەوە ئەم دەسەڵات لە هەرێم و بەتابەتی ئەو دوو حیزبەی کە هێزیان لایە و زائیدەن حیزبەکانی تر بەڕاستی ئەبێ ڕشتر بن ئەبێ ڕەخنەکانیان بە قوتر بێ و ئەبێ لەسەر کەرکووک و ئیزاتر بەکردەوە بێنە جواب بون بە پشتگیر یعنی پشتگیری تەواوی لەو ناوچە دابراوانە بکەن خەڵکان بگەڕێنەوە ئیمتیازاتان بەنێ بەسە من نمونەی سۆرتا و نمونەیەمان ناوێتەوە لە کەرکووکە ئێستا بڕۆتە ئێستا لە دارەتوو لە بنی سەڵاوە لە قەڵانزە لە دیانە لە سلێمانی لە چۆ ئەڵێی خەڵقی کەرکووک نەگەڕاوەتەوە بەنا سلێمانی یعنی حتا ئەوانەی کە مەسئولیشن نەگەڕاونەتەوە بۆیە جارێک کە تەئکید دەکەم ئەم غەڵەتانە دووبارە نەبێتەوە ئەم غەڵەتە مەسەلەن ئێستا بۆ متمانە کەمە بێتەوە بەسەر ئەمڕۆ لە مەجلیسەکە دانیشت بووین باسی سەردانێکی کاک مەسعود کرا بۆ ئوردن باسی لەوە کرا کە کابراایەک لە دەستوری لە جێگەی دەستوری ئوردنیە چۆن باسی سەردانەکاکە باسیەکەڵی وەک دەوڵەمەندترین پیا و داوەت کراوە نەبووکە خەڵقی سیاسی چکە ئوردن تقریبا 1000 لە 50 دەوڵەتە 1000 خەڵقی دەوڵەمەندی بان کردووە بۆ بەرنامەیەکی ئابووری ئەڵێ کاک مەسعود بۆیە بان کراوە لەبەر ئەوەی سەرۆکی حیزبێکە دەوڵەمەندترین حیزبە لە ڕەشەڵاتی ناوەڕاستە ئێمە من پێم ناخۆشە بەڕاستی وا وەسفی کابراایەکی ئەوە بکەن کە کورد بە قیادی خۆی وە خۆی بە قیادی کوردی ئەزانێ بۆ حەقە مەکتەبی سیاسی پارتی و مەکتەبی سیاسەکانی تر بەڕاستی ئەمە بایەخی پێبن مەسەلەن بە کاک مەسعود ئەڕوات پێشە سەرۆکی یاریێم بوو بە سەفەتی سەرۆکی یاریێم بەڵام خۆ ئێستاکانە بە سەفەتی چی وەزیرەکان لەگەڵ ئەڕوا ئەمە خراپە ینی من مەبەستم خوا نەخواسە زەمی کەس نییە بەڵام ئەمە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیپلۆماسیەوە کارێکی زۆر خراپە خۆ با سەرۆکی حکومەت بڕۆشتایە هەر کاگنێسی بووتا ئێستا بە مەسەل یەکێ لە وەزیرەکان یەکێ لە پەرلەمان ئەوە بڕۆشت باە بەڕاستە وەزیرەکانی تری لەگەڵ بووە زۆر باش کاک مەلا فەرمان ئەم چۆنە ئەمە دووبارەکردنەوەی هەڵەکانە متمانەکان کەمەکاتەوە حیزبەکانی تر متمانیان نامێنێ ئەمە خراپە بۆیە ئەبێ بەڕاستی بە زۆر دەسۆزانە ڕەخنەکان لە سەرکردایەتی کورد ئەگەر سی کورد سەرکردایەتی پێویستی وەک پێویست نیەتی بەڵام ئەوەی کە هەیە ئەمەیە چی بکەین ئەنی ڕەخنەکان زۆر ئاراستە بکەین و ڕەخنەکان بەر نابێت مەبەستمان شکاندنیان نەبێت مەبەستمان ڕێزگرتنیان بێت و تا ئێستا نەهاتوێتەوە سەرخەت بەڕاستی ئەگە هەر نەیەنە سەرخەت لیا قوبوڵ نەکرێت حیزبەکان لیا قوبوڵ نەکات و خەڵک لیا قوبوڵ نەکات تاکەوە جەزایر چی ئەکات ئەوە تونس چی ئەکات یعنی بەڕاستی خۆ بناڵێ خەڵک ئینقلابیان بەسەرا بکات بەڵام ئەبێ پێیان بڵێن نا یعنی نابێ هین بێت ئەنی کەرکووک کرد خزۆتە خەتەرەوە نیوەی کوردستان لە خەتەرایە ئەمە وەزعەکەیە تا ئێستا پیرۆستری شتکە هێزی پێشمەرگەیە کە زۆر زەڕووردا ناگرێت مەسەڵەن هەڕەشە لە یەکتریە کرێت تا ئێستا هەڕەشە لە گۆڕانە کرێ هەڕەشە لە کۆمەڵە کرێ هەڕەشە لە فڵا حیزبە کرێ لە کەسادەکانە کرێ ئێمە ناکرێت یانی دز و فەسادی لە کورد لە سلێمانی و لە ئەو لێرە ئەوانە زۆر بووە باندی ئیسابات پیا بووە باندی مافیا پیا بووە ئێخوامە دیارە وەزعەکانیانی حەقایان پارە ئەڕفێندرێت ینی ئەمە علاجی چارەسەرە و ئەگەر یعنی خەڵک بەڕاستیە بێ خۆی ڕێک بخاتەوە خۆی ڕێک بخاتەوە بۆ مەسلحەتی گشتی و بۆ ئەوەی کە هەتا ئەوانی کە خۆیان بە قیادی کوردستان لە بە هەڵەیە چوونە ڕاست بێتەوە پێیان بوترێت
خۆ دیارە غەڵەتەکانیان یعنی پێش هەموو خەڵکێک کاک مەسعود ئەبێ بیبینێت شتەکان ئەبێ جۆ لەوانە بگرێ ئەماسان کادرەکانی خوارەوەی ئەمانی کە لەناو خەڵکە باسەکەن دەستە نەگا بە کاک مەسعود بۆی ئەمە وەزعی خوارە وایە ئێوە بە غەڵەتا چوونەوە بە غەڵەتا دەبن ئەگەر وا بەردەوام بی ئەوە ئەوساکە خەڵق قبوڵی ناکات جگە لەوەش ئەم بێدەنجیەش ئەبێ بشکێندرێ بەرامبەر بە عێراقیش یعنی بەرامبەر بە حکوومەتی عێراقیش ئەبێ خەڵک لە کەروکە بیشتێنێ بەرامبەر ئەم محافظە بەرامبەر ئەمانە پێ ناچێت دەوڵەتداری بکەن ئەمانەی ئێستاش حکمی کەرکووکەکەن پێدەچێت ئەمانە خۆیان بە میوان و موقت بزانن و خۆیان دەوڵەمەندکەن و بڕۆن ئەنی ناکرێت ئەمە ئەبێ خەڵک بێتە دەنگ خەڵک نەوێتە دەنگ بەس ئەمان لەوە خراپترێ بێ و تەمەنا ئەەکەم ئەو پشتگیریە لە هەرێمی کوردستان بە فعلی پشتگیرێکی باش دروست بێ بە پێی بەرنامەیەک و هەموو چاوەڕێ ئەواکەین بۆەوەی هەم ئەوان خۆشەویست بێنە باوەشی خەڵک و هەم خەڵکی ڕزگار بێ و کەرکووک و دەستدابڕەکانی دڵخۆش بن. بەڵێ سوپاس دەکەم کاکێ ڕێباز کاتمان زۆر کەماوە سەبارەت بەوەی کە بەڕێزت باسی کۆمەڵێک پێشێلکاریت بەرامبەر بە پێشێلکاریت کە بەرامبەر بە خەڵکی ناوچە دابڕێنراوەکان دەکرێت دەبێستا لە سەراسی کوردستان و لە سەراسی عێراقیش کە نوێنەرانی کورد لە بەغداد چی بکرێ بۆ چارەسەرکردنی کێشەی و ناوچانە؟ دیارە پێویستە کورد قیادەی سیاسی کورد لە بەغدا و بەتایبەتی ئەوانەی هەرێمی کوردستان کە هەرچەند ئێستا بە حسابی خۆیان مەشغوڵی تەشکیلکردنی حکوومەتن پێویستە لیژنەیەک دروست بکرێت لەگەڵ بەغدا ئەمە گفتوگۆی جددی لەسەر ئەوەسعی کەرکووک بکرێ پێویست ناکە ئێستا ئەو دۆخە سەربازیە کە ئێستا ناو شاری کەرکووکایە پێویست بەوە ناکە کە خەڵکی کردووەتە دڵە ڕاوچە و نائارێمیەوە پێویستە بە هەمان شێوە من قەنەعەتم وایە سکاڵا تۆمار بکرێت لە ناوەند لە بەغدا لەسەر ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئێستا بۆ تەفعیل نابێتەوە بۆ پارێزگارێک دانانرێ من قەنەعەتم وایە دەبێ هەموو ئەم شتانە بکرێت بۆ ئەوەی ئەو دۆخەی کە ئێستا تێیدایە ئەو دۆخە تێبڕێ بگوزارێ سەر لە نوێ ئارامێک و ئومێدێک بگەڕێتەوە بۆ کەرکووچەکان لەبەرەوەی چیتر خەڵکەکە توانای ئارامگرتنی نەماوە خەڵکەکە بێتاقەت بۆ نیگەران بووە پێویستە ئاوڕێک لەو خەڵکە بدرێتەوە پێویستە خزمەتیان بکرێت کەرکووچەکان مستحقن بۆی کە خزمەت بکرێن لەبەرەوەی لەسەر شاری نەوت دانیشتون بەداخەوە تەنها دووکەڵەکەی بۆ ئەوانە نەوتەکەی بۆ جیرفانی ئەم لاولا دەڕوە و کورد دەبێت لە مێژوودا پند لە مێژوو وەرگێ جارێکی تر ئەو هەڵانە دووبارە نەکاتەوە کە شەڕی بە وەکالەت بۆ خەڵکی تر بکە شەڕی بۆ وەکالەت بۆ کەسێکی تر بکە لەسەر بەبێ خاوەن جیان هێشتووە لە نێو کەرکووکە و کە حسابی بۆ ناکە. بەڵێ زۆر بە کورتی ئێستا پێ دوایە سنووری کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ناوچە دابڕێراوەکان بەوەی هەڵەی مەسەلەن پارتیویەتی گەڕاوەتەوە بۆ هەمان ئەو سنوورەی کە بەعز لەگەڵ کوردستانیە بوو بە کورتی بێ زۆر سپاس دەکەم. من قەنەعەتم وایە من ناڵێم بەو شێوەی بەعز بەڵام هیچ شتێکی وای فەرق نییە لەبەرەوەی تۆ لە نێو شاری کەرکووکە هیچ دەسەڵاتێکت نییە لە نێو شاری کەرکووکە ناتوانانی بڕیار بدەیت لە ژن شاری کەرکووکە ئاسایشت نییە دەستگای ئەمنی نییە لە هیچ لەو دەستگا ئەمنیانەی لەو ژووری ئەمەلیاتانی کە دروستەکرد لە کەرکووکە تۆر نیت بوونت نییە ڕۆڵت نییە من ناڵێم یەکجاری وەگە ئەو شێوەیە بەڵام بە یەکگرتنی هەردوو هەموو کورد بەگشتی بۆ بەتایبەتی هەردوو حزبی دەسەڵاتدار دەتوانن ئەم وەزعە تێپەڕێنین دەتوانین ئەم بارودۆخی کە ئێستا هەیە تێپەڕێنن ئەویش دووبارە بە پرۆژەیەکی نیشتیمانی جوان کە هەمووان لەسەر مێزێک کۆ بکاتەوە هەموو بە یەک پاچێت گفتوگۆ لەگەڵ پێکاتەکانی ترا بکەن گفتوگۆ لەگەڵ بەغدایە بکەن تا بتوانن ئەم وەزعی کە ئێستا هەیە هەموو لایشی نیگەران کردووە بەڵام یەک نەگرین ئەمەی کە هەشمانە ئەمەشی لەدەسەدەی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان ڕێباز سابیر بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی هەروە مەلا فەرمان محەممەد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لەم بەرنامەیە لەگەڵمان سوپاس بۆ میرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارن تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.